اما زیاتر لەسەر پرۆسە وەرگرتنا گەنم و حەقە جوتیاران ڕابواستن بە میێڤانداریە ڕێزدار شەمسەدین محەممەد ئالیکارێ ڕێڤەبەرێ گشتیە بازرگانی هەرێما کوردستانی بە وەکالەت شەمسەدین خێراتی سپاس بۆ ئامادەبوونەوە ئەڤڕوو داوی ڕوژا وەرگرتنا گەرمە حتا دەمژمێر چەند وەخت لە پێشیە جوتیاران مایە گەرمێ خۆ ڕادەست بکەن. سپاس بۆ میوانداریتان. ئەمڕۆ دوایین ڕۆژە تاوەکو و کاتژمێر 12 شەو دەتوانن جوتیاران گەرمیخوایان ڕادستی تەواوی سایلۆیەکان بکەن لە هەر سێ پارێزگاکانی هەولێر و دۆ سلێمانی. باشە پرۆسەکە بەردەوامە بە شێوەیەک تا ئەو کاتژمێرە تا 12 شەو بە تەواوی ئەو گەرمەی کە دیاریکراوە 700,000 تۆن تەواو دەبێتن یان نزیک بووە لە تەواوبوون پێشی ئەو کاتژمێرە چۆنە؟ تاوەکو ئێستا تقریبا دەتوانین بڵێن 1970 گەرمەکەمان وەرگرتیە 103 نزیکەی 24,400 کیلۆ 400 تەن مایە گەنم وەربگرین بە هەر سێ پارێزگاکان. لە هەولێر 6,700 تەن مایە، لە سلەیمانی 9,300 تەن مایە، لە دوهۆک 8,300 تەن مایە. بەو شێوەیە ئەگەر بتوانین لەو ماوەیە گەنم هەبی و دۆری بێتن، بەڵام بەو شەرتەی پسولەی وەزارەتی کشتتوکاڵیان پێبی کە کشتتوکاڵەکان ڕەنگە گەنم هەبی بەڵام پسولیان پێنەبی پسولیان پێنەبی ناتوانین وەری بگرین. تەمە نادەکەین بتوانین ئەو بڕێکەماوە بێ ئەوەندە بە پسولاوە بێتن ئەوەندە کاتە کافیە تەواو دەبێتن و وەرگرتنەکە ڕەنگە بەژنەکە بەڵام کەواتە ڕەنگە مەجای تێدا هەیە درێژ بکرێتەوە. وەکو حکوومەتی عێراق وەزارەتی بازرگانی بڕیاریدایە کە درێژ نکاتەوە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی بازرگانی ڕێزدار جەنابی بریکار کاک سەرۆر هاواری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا نووسراو کرا و ئاڕاستەی وەزارەتی بازرگانی فیدرال کرا بۆ ئومێدەین بتوانین ڕێی خۆیان بگۆڕن و کاتەکەمان لۆ 5 ڕۆژ لۆ درێژ بکەنەوە داوامان کردێ. 5 ڕۆژی پێویستە بەوەی ئەوەندە وەربگیرێتن لەسەر ئەساسی ئەوە. باشە کەی پێشکەش کراوە وەڵامەکەی دەبێت کەی بدرێتەوە؟ ڕۆژی پێنجشەممە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا نووسرای فەرمی ئاڕاستەی وەزارەتی بازرگانی کردیا چاوەڕێی وەڵامی وانێ. باش ئەمە لە کاتێکدا کاک شەمسەدین ئەگەر هاتوو درێژیش نەکرایەوە چ درێژ کرا و درێژ نەکراوە خو گەرمەکە زیاتر هەمانە ئەو گەرمە چی لێ دەکرێت؟ ئەو گەرمە بەپێی ئەو پلانێک کە لەگەر وەزارەتی بازرگانی فیدرال و وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێم بڕیاری لەسەردرا کە 700,000 تەنە لۆ هەرێمی کوردستان وەربگیرێت. لەو بڕەگەنمە حکوومەتی هەرێم و جوتیارانمان زیاتر بەرهەم دێنن، هەموو ساڵێک زیاتر بەرهەم هاتووە، بەڵام بەو پلانەی 700,000 لە بۆ مەدانە. خۆش وەختانە حکوومەتی هەرێم وەزارەتی بازرگانی و وەزارەتی کشتتوکاڵ ئەم ساڵ ماندی بوو نەچی زیاد لە حەدیان کرد تاوەکو توانیان لەگەر ساڵی پار 200,000 تەنی دیکە زیاتر وەربگرێن. لە ساڵی پار 500,000 بوو. ئەو بڕێگەنمەی کە دەمینێتەوە جوتیار خۆی ئازادە دەیفرۆشتە چێ و چێ لێ دەکرێتەوە. کارگە و سایلوی کارتی تایبەتمان هەیە چون لەگەڵ ئەمە کار کراوە بۆ ئەوی وەربگرن بە چەند وەردەگرن چەند توانای وەرگرتنیان هەیە؟ 2 سایلۆی گەورەمان هەیە، کۆمپانیای خۆشنا و کۆمپانیای قەیوان، هەر یەکیان تاقەی وەرگرتنی گەرمیان 100,000 تەنە، بەڵام ئەوە پەیوەندی بەمەوە نیە وەکو وەزارەتی بازرگانی. بەڵێ ئەوە کارتی تایبەت ئەوە کارتی تایبەتە. دوای تەواوبوونی ئەو پرۆسەیە خۆی لەگەر وەزارەتی کشتتوکاڵ دەتوانی پلانێک دابنێ چەند گەنم وەربگری و ئەو نرخی کە ئەوان لەسەری ڕێک دەکەون تایبەتە بەخۆیان. هێشتا ئەوە دیاری نەکراوە و تایبەت نییە دەست بە وەرگتن نەکراوە، دەست بە وەرگتن نەکراوە تا پرۆسەی مەتاوا نەبی ئەوان ئەو کارە ناکەن. باشە حتاکو نها و گەرمێ هاتیە وەرگتن ژالیە جوور بە چاو بووە ئەف ساڵە. ئەو گەرمێک کە هاتیە وەرگتن هەتا ئێستا بە دوو شێوەیە، بە خەسم هەیە بێ خەسمش هەیە. دەتوانین ڕێنگ گەرمە باشەکە نسبەی زیاترە لە گەرمە خراپەکە، بەڵام مقارنەتەن بە ساڵی پار گەرمی ئەو سا تۆزە خراپترە لە ساڵی پار. بۆچی؟ ئەو بەهۆی ئەو بارانێک کە ئەخیرەکان لە نهایەتی مانجی چار و ناو مانجی چار کەباری
کاریگەری خراپی هەبوو لەسەر گەنمەکە لە کاتی خۆی نەباری ئەو کاتێک کە پێویستی بە باران بوو ئەو کاتی نەباری درەنگتر باری کە درەنگتر باری تەسیری لە گەنمەکە کرد تووشی ژەنجی کرد تووشی لاڕەشەی کرد گەنمەکە باشە جوتیار بلەزن کەدا دەستی خواوەرگرن پارەیە خواوەرگرن بەش حکوومەتە عێراقی پەرەی گەنم دشینە راپۆرتە ئەفکارێمە هەبوو یا ئاراس جوتیار تێدەبوون وەکە گازندە بەحسیت کرد گوتی حکوومەتە عێراقی زوو پارەیمە وەختی خوددا ناشینە کە وستا بچیتن ساڵێک پێ دەوێت حتا تەمامیە پارە بنێرە تایبەتە بە پلانی وەزارەتی بازرگانی بەڵام ئەمە کار لەسەر ئەو بابەتە کرایە لەگەریان لەسەر هێلین لەگەر دەستپێکردنی پرۆسەکە لە 6 ساڵ 6 ملیار دینار هاتە سەر حسابی هەموو سایلوەکە تاکو ئێستا 4 ملیار و نیو پارەما وەرگرتێ و دابەشیش کرایە بەسەر جوتیارەکان 3 ملیاری دیکەشمان لە پرۆسەی تەواوکردنی ڕێکارە ژمێرکاریەکانە 72 ساعتی پێدەچی کە تەواوی ئەو 3 ملیارش دێتە سەر ئەو 74 ملیارە ئەکە 77 ملیار و نیو پارێکە هاتیە ئەوانە هەر کاتێک کە دێ و پارە یەکسەر ڕناوەستی تەوزیع دەکرێت بەسەر جوتیارەکە پێدەچێ لای ئەوانە پرۆسەکە بەو شێوە بێتی هەناردەکردنی ینی پێدانی پارەکە پێدانی پارەکە دەتوانانی ئەمە لەگەریان لە خەتبین و زیاتر زەختیان لێ بکەین زووتر پارەکە بنێن ئەوان بەپێی ئەو پلانەی کە گەنم وەردەگیرێدان پارەکە گەنم وەردەگری ئەو نەپارە دەنێرن تقریبان بەو شێوە ئێستا کات لە پرۆسەکە لە تەواوبووندایە کەواتە دەبێت پارەکەش تەواو بێت دەبی پارەکە زیاتر سریع بکرێت خێراتر بکرێت گەلک سپاس ڕێزدار شەمسەدین محەممەد ئالیکارێ بەڕێوەبەری گشتیە بازرگانی هەرێما کوردستانی بۆ وەکالەت سپاس بە ئامادەبوونەوە سپاس زۆر سپاس